هەیە لەگەڵ میوانەکەمان زیاتر قسە دەکەین سەبارەت بەوەی کە بزانین بێجگە لە زیانەکان ئەمان نیازیان چییە دەیانەوێت چی بکەن لە داهاتوودا بۆ ئەو ناوچانە میوانەکەمان زۆر بەڕێز ئیحسان چەلەبی قایم مەقامی سیدەکان لە سۆرانەوە لەگەڵماندایە. کاک ئیحسان شەوتان باش، زۆر سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لەم گەشتەی ژووری هەواڵی کوردستان 24. با بەگشتی لە ئەم پرسیارەوە دەست پێ بکەین. ئێستا پرۆسەیەکی ئاشتی لە تورکیا لە باکووری کوردستان هاتۆتە ئاراوە. تا چەند ئەم پرۆسەیە کاریگەری لەسەر ناوچەکەی ئێوە بە تایبەتی و بەگشتی لەسەر دەڤەری بادینان دەبێت لە ڕووی ئاساییشەوە مەبەستمە دەڤەری برادۆست یانی. شەوتان باش، سپاس بۆ ئەم دەرفەتە. بێگومان پرۆسەیش ئاشتی کە لە ئێستاوە دەستی پێکردووە جێگەی دڵخۆشی دانیشتوانی ئێمە وەکو قەزای سیدەکان چکۆ یەکێک لەو شوێنانێک کەوا زەرمەند بووە، چ زەرەری گیانی چ زەرەری مادی سیدەکان بووە و تاکو ئێستاش بەشێک لە خاکەکەی خەڵک ناتوانێت بیگەڕێتەوە، بەشێک لە گوندەکان چۆل بوونە. بێگومان ئەم پرۆسە ئەگەر وەک خۆی جێبەجێ بکرێت و بێتە هۆی دوورکەوتنەوەی ئەو لایەنانەی کەوا کێشە و گرفتیان هەیە لەم ناوچانەدا، ئەبێت هۆی ئاوەدانبوونی باشتری ناوچەکەی ئێمە، کاریگەری باشی ئەبێت لە تەواوی کەرتەکانی بژێوی ژیانی خەڵک، هەم لە کەرتی گەشتیاری، هەم لە کەرتی بژانەوەی بوونشینان و هەروەها کەرتی کشت و کاڵ کە ناوچەیەکی دەوڵەمەندە. بە شێوەیەکی گشتی خەڵکی ئێمە زۆر دڵخۆشن بەو پرۆسەیە کە لە ئێستادا باسەکرێ و ئەمڕۆ قۆناغێک هەنگاوی بەرەو پێشەوەندرا و ئومێدەوارین لە داهاتوودا قۆناغی باشتر بێت بۆ ئەوەی خەڵکی ئێمەش بە ئاسوودەی لە گوندەکانی خۆیان و هەروەها لەو سنوورەی کەواتەیدا ئەژین بە ئاسوودەی و بە ژیانێکی خۆشتر بژین. باش جەنەبی قایمقام، نازانم ئاخۆ تۆ بە ژمارەیەکی ورد یان دەقیقت لایە لەسەر هەموو ئەو گوندانەی کە لەو ناوچانە چۆڵ کراون لە سیدەکان بۆ خۆت دەزانی، ینی ناوچەی برادۆست کە ناوچەیەکی ینی کەوتۆتە سەر موسەلەسەکەی بینی سێ وڵات، ینی لەسەر سێ سنوورە، بە دیاریکراوی ژمارەیەکی دەقیق و ورتان لایە لەسەر ئەوەی کە چەند گوند لەوێ چۆڵ کراوە؟ بە شێوەیەکی گشتی ئەو گوندانێکەوە لە سنووری قەزای سیدەکاندا چۆل بوون تاکو ئێستا 118 گوندە هەر بە چۆلیش ماونەتەوە. خەڵک زۆر جا هەوڵی داوەکەوە ئاوەدان کاتەوە، بەڵام بەهۆی خراپی بارودۆخی ئەمنی لەم ناوچەیاندا بەردەوامی پێکدادانی نێوان تورکیا لەگەڵ پەکەکە لەم ناوچە نەتواندراون ئاوەدان بکرێنەوە. ئەو گوندانێکەوە تاکو ئێستا خەڵکەکەشی لە بەشێکیان لە قەزای سیدەکان و هەروەها لە سۆران لە هەولێر و لە شوێنەکانی تر نیشتەجێن. بەم پرۆسەیە ئەگەر سەر بگرێت و ئەنجامی باشی هەبێت بێگومان ئەم 118 گوندە خەڵکەکەی ئامادەیە بگەڕێتەوە شوێنەکانی خۆیان و هەروەها لە گوند ژیانی خۆیان بەڕێ بکەن. باش جەنابی قایمقام، ئێستا ئەم ماوەی کەچەکەکان بێدەنگ بوون تا ڕادێک بێدەنگە مانگێک زیاترە، ینی لەو 118 گوندە لە دانیشتوانی ئەو 118 گوندە ئێوە ئاماژەتان پێدا هیچ کەسێک هەر هیچ نەبێ سەردانێکی ئەو گوندانیان کردوتەوە با بزانن حاڵ و وەزعی گوندەکانیان ماڵ و حاڵیان چۆن چۆنیە؟ بە شێوەیەکی گشتی ئەو گوندانە کەوتونەتە دەرەوەی خاڵەکانی ئەمنی، خەڵک ناتوانێت سەردانیان بکات. بۆیە بەشێک لە گوندەکان ئەوانەی کە لە ڕابردوودا چۆکراون ئاسەواریشیان نەماوە، چکە لە ململانەکانی سەربازی نێوان تورکیا و لەگەڵ پەکە هەر لە ساڵی 84ەوە تاکو ئێستا هەر بەردەوام بووە، بۆیە خەڵک بە هیچ شێوێک نازاندرێت ئاسەواری ئەم گوندانە ماوە یاخۆت ئەتوانن بە زووی ئاوەدانی بکەنەوە لە ئێستادا. زۆر باشە. جەنابی قایمقام، هەنگاوی دوای پرۆسەی ئاشتی دیارە هەموو لایەک ئومێدی بە پرۆسەی ئاشتی هەیە کە سەقامگیری بگەڕێنێتەوە. پێت وانییە ینی ناوچەیەکی شەڕ بووە هەر لە سەردەمی بەعسەوە هەتا ئێستا، پێت وانییە ئیتر ئێوە پێویستان بەوەیە کە ناوچەکە سەرەتا لە مین و تەقەمەنی پاک بکرێتەوە، بەرنامەتان لە ئێستاوە بۆ ئەوە حازر کردووە؟ بێگومان پلانی حکوومەت ئەوە ئەبێت کەەوە خەڵک بگەڕێتەوە سەر گوندەکانی خۆیان، بەڵام لەبەرەوەی تاکو ئێستا ئەم پرۆسەی ئاشتی 100% جێبەجێ نەبووە، بۆیە ئەو شوێنانێک کەوا خەڵک ئێوە بگەڕێتەوە
ناتواندرێت سەردانیان بکردن کەینێ بە شێوەیەکی گشتی پرۆسی ئاشتی جێبەجێ بوو ئەو کاتی قۆناغی سەردانیکردنی خەڵک بۆ گوندەکانیان و هەروە بەرنامە و پلانی حکوومەت ئەوە بێ کە زۆرترین هاوکاریان پێشکەش بکات بۆ ئەوەی بتوانێت ئەو گوندانە ئاوادان بکرێنەوە خەڵک بتوانێت لە گوندەکان ژیانی خۆی بەڕێوە بات. زۆر باشە جەنابی قایم مەقام ناوچەکەی ئێوە یەکێکە لە ناوچە هەرە جوان و گەشتیاریەکان بە شاخی بەرز دەورە دراوە. من دەمەوێت بزانم یانی لە ئێستاوە دیارە ئومێدێک هەیە کە ئەم ئاشتیە سەر بگرێ. ئێوە وەکو قایم مەقامی سیدەکان لەگەڵ پارێزگاری ئەو ناوچەیە هیچ بەرنمەیەکی وا لە خەیاڵتانە هەیە بۆ مەسەلەی گەشت و گوزار. بەڵام کە دەڵێم گەشت و گوزار نە بە شێوازێکی هەڕەمەچی کە بەداخەوە لە هەندێک شوێن بە شێوازی هەڕەمەچی ئەنجام درراوە، دەڵێم بە شێوازێکی مۆدرن کە بتوانن لەو ناوچەیە ناوچەیەکی گەشت و گوزاری دروست بکرێ. بە شێوەیەکی گشتی زۆرترین شوێنە گەشتیاریەکان لە ئیدارەی سەربەخۆی سۆران و لە پارێزگا هەولێر کەوتونەتە قەزای سیدەکان. لەبەرەوەی سیدەکان هەم ناوچەیەکی دەوڵەمەندە بە تافگە و ڕووبار و هەروەها کۆمەڵە مێرگی هەن کەوا خەڵک لە ڕابردوودا سەردانی ئەکرد. بەڵام بەهۆی ئەو شەڕێکەوە دروست بووە ئەم شوێنانش لە هاوڵاتیان قەدەغە بوو کە ناتوانن بۆی سەلامەتی گیانی خۆیان سەردانی بکەن. لە ئێستادا تا پرۆسەی ئاشتی ئەنجامی باشی نەبێت لەبەرەوەی ئەم شوێنانە کەوتونێتە دەرەوەی خاڵەکانی ئەمنی ناتواندرێت سەردانی بکرێت یاخۆت پلان و بەرنامە دامدێت ئایا کەرتی گەشتیاری بە شێوێک کەتوانن دابڕێژین لە داهاتوودا. چاوەڕوانی پرۆسەی ئاشتین ئەگەر پرۆسەکە بە شێوێکی باش بەڕێوە چووە هەروەها بابەتی ئەمنی باڵی کشان بەسەر سنوورەکانی ئێمە و خەڵک ئازاد بوو لە گەڕانەوەیان ئەو کاتی بێگومان لەگەڵ بەڕێوەبەرایەتی گشتی گەشت و گوزاری سۆران و هەروەها لەگەڵ وەزارەتی گەشت و گوزار بەرنامە و پلانی وا ئەدەئاندرێت کە بتوانرێت سیمایەکی جوانی گەشتیاری ئەم ناوچانە پیشانی خەڵک بدرێت و هەروەها بێتە شوێنێکی باش بۆ ڕاکێشانی گەشتیارەکان لە دەرەوەی ئیدارەی سەربەخۆی سۆران و شوێنەکانی تر. زۆر باشە جەنابی قایم مەقام ئەمڕۆ بۆ خۆ داگاداری یعنی سی چەکداری پەکەکە لە ناوچەی سلێمانی چەکەکانیان دانا و لە ناویان برد. ئێوە خۆشتان ئاماژەتان بەوەدا لە ناوچەکانی ئێوە ناوچەی شاخاوی و سەختن و پەکەکەش بوونیان هەیە و پێکدادان و شەڕێکی لێ ڕووی داوە. ئایا پەکەکە لەوێ ئێستا هیچ جم و جۆڵێکیان هەیە کە ببێتە مای نیگەرانی یاخود نەخێر تا ڕادەیەک ئاسایش باڵی کێشاوە بەسەر ناوچەکەیە؟ لە دوای ساڵی بەر لە ساڵی 2017 بنکەوبارەکەی دیاری پەکەکە لەم ناوچانەدا هەبوون، بەڵام بەهۆی هاتنی تورکیا بۆ ئەم ناوچانە لە 2017 تەواوی شوێنەکان کەوتنە ژێر کۆنتترۆلی تورکیا لەم ناوچانەدا. بۆیە لە ئێستادا هیچ بنکە و بارگایەکی دیاری پەکەکە لەم ناوچانەدا بوونی نییە و جم و جۆڵەکانیشان بەرچاوی هاوڵاتیان ناکەون نەتوانین بڵین. بە شێوەیەکی گشتی ئەم ساڵ تۆپباران و بردومان و پێکدادانی نێوان تورکیا لەگەڵ پەکەکە ئەتوانن بڵین زۆر کەم بوو لە چاو ساڵەکانی تر، بەڵام ئەگەڕێتەوە سەر ئەم پرۆسەیە کە سەر بگرێت بێگومان زیاتر ئەمنیەت ڕوو لەم ناوچانە ئەکات و وا لێدەی خەڵک ئازاد بێ لە گەڕانەوەی شوێنەکانی خۆی بۆ ئەوەی بتوانن ژیانێکی نوێ دەست پێ بکەنەوە. زۆر باشە، زۆر بەڕێز ئیحسان چەلەبی قایم مەقامی سیدەکان لە ڕاستەخۆ لە سۆرانەوە لەگەڵ مامووی گەلێک سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان. سپاس بۆ ئێوە، شەوتان باش.